ساڵ بە ساڵ خۆزگە مەپار ئەمە ئەو پەندەیە کە ڕێک بە باڵای سیاسەتی ئێستای هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمدا بڕاوە بە جۆرێک ئەو ڕکابەریەکەمی کە لە خولەکانی ڕابردوو لەسەر سەرۆکایەتی هەرێم هەبوو نەماوە و پۆستەکە بە ڕژەی لە سەدا سەد لە بەرژەوەندی کەسێک یەکلا بۆتەوە کە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و کەمبوونەوەی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن هۆکاری سەرەکی نەمانی ڕکابەریە لەسەر ئەو پۆستە. هۆکاری سەرەکی ئەتوانین بژێڕینەوە بۆی کە بەر لە هەموو شتێک هەمواری یاسایی سەرۆکایەتی هەرێم کراوە لەم هەموارەشە ئامرازی هەڵبژاردن وەلاندراوەکەوەی کە بڵێن بۆی ئەم هەڵبژاردنەوە پێشتر سیستمەکە سەرۆکایەتی بۆ ئێستا کردوماوە بە پەرلەمانی لە ڕاستیا خۆی ئەمە هۆکاری سەرەکی نییە بۆ ئەوەی کە تۆ سیستمەکە بکەی بە پەرلەمانی بەڵام لامان کادا زەبرێکی توندیدا لە ژیانی سیاسی هەرێمی کوردستان بەوەی کە کێشەکەی هێنایە ناو حیزبەکانەوە نەک لە ناو خەڵکا کێبڕکێ و ململانەی لەسەر بکرێت هۆکارێکەشەوەی وەلانانی ڕۆڵی پارتە ئۆپۆزیسیۆنەکانە لەم پرۆسەیە ئەمەش لە ڕاستیا یەکێکە لە هۆکارەکان کە کەمترین کێبڕکێ و کەمترین مشتومڕ لەسەر پۆستی سەرۆکایەتی هۆکاری سێمیشەوەی کە حیزبە باڵا دەستەکان لە ڕاستیا بەدەر لە دامەزراوە دەستوریەکانی وەکو پەرلەمان لە چوارچێوە ڕێکەوتن ژێربەژێرەکانی خۆیانە ڕێکەوتن لەسەرەوەی کام پۆستە بەرچێ بکەی و بۆ چێ بێ ئەم سێ هۆکارە هۆکاری سەرەکی بوون بۆی کەمترین مشتومڕ و کێبڕکێ لەسەر پۆستی سەرۆکی هەرێم بمێنێ لە کوردستانە ئەمەش لە ڕاستیا گەورەترین زەبرە لە پرۆسەی دیموکراسی لە دانانی دامەزرا و بەڕێکردن و ئاراستەکردنی دامەزراوە دەستوریەکانە و لەوانش پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. I said she doesn't have the stamina and لە جیهاندا هێزە سیاسەکان ڕکابەری تون لەسەر پۆستەکان دەکەن بەڵام لە هەرێمی کوردستان ڕێککەوتنی سێلایەن یەکەمی براوی هەڵبژاردن ڕێژەی ڕکابەرەکانی لەسەر باڵاترین دەسەڵاتی کوردستان بۆ سفر دابەزاندووە کە چاوەڕوان دەکرێت زیانی گەورە لە پرۆسەی دیموکراسی و دەستا و دەستی دەسەڵات بدات. بەڵێ بێگومان لە سیستەمێکی دیموکراسی بێزدا پێویستە لەسەر پۆستە سیاسەکانی وڵاتایی سەرۆکایەتیرە ململانەی کێبڕکێ لایەنە سیاسەکاندا هەبێت بەڵام بێگومان لە غیابی بوونی پەرلەمانێکی کارا و بەهێز کە بتوانێت یاسایەکی بەهێز یاخود یاساکە هەموار کاتەوە بۆی کە هەرمەرجێکی گونجاو بێنێتە کارەوە بۆی کە لەسەر پۆستی سەرۆکایەتیرە و خەڵکی شیاوە لە خەڵکی بە کێبڕکەی سیاسی بچێتە ئەو پۆستەوە و لای کەشەوە بوونی ڕێکوردنی نێوان حیزبەکان بە تایبەتی ڕێکوردنی لایەن سێ لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە هیچ منافسەیەک لەسەر پۆستی سەرۆکایەتیرە ئەم وڵاتە نەمێنێتەوە وبگراوی کە هەیە توانین بڵێن تەوزیعکردنێکی ئەدوارە لە نێوان خودی حیزبێکی سیاسیدا یاخود نەماڵێکی دیاریکراو دەکە پۆستە سیادەکانی ئەم وڵاتە لەبەینی خۆیانە بۆ ڕێکردنی کاروباری حیزبی خۆیان و بۆ یەکلایکردنەوە و چارەسەکردنی کێشە و ململانەکانی خۆیان دێن پۆستە سیاسەکانی ئەم وڵاتە لەوان خۆیاندا دابەشەکەن و بۆیە ئەمەمان پێ کە سیستەمی دیموکراتی لە هەرێمی کوردستان توانین بڵێن لەژێر پرسیارێکی گەورەدایەوە ئەزمموی پەرلەمانی هەرێمی کوردستان گومانی زۆری لەسەرە کە بێگومان ئەمەی کە ڕووەدا بێگومان لە نەبوونی پەرلەمانێکی کارا و بەهێزدایە. پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتەکانی پێشووی هەرێم و جێگری سەرۆکی پارتی بۆ پۆستی سەرۆکی هەرێم کاندید کردووە لە زەمەنی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمیشدا فراکسیۆنی زەرد ئاڵا هەڵگری لە ناو پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو کە لە خولی پێشووی پەرلەمان بەهۆی ئەوەی پارتی ڕێژەی کورسی خۆی و سێبەرەکانی گرانتی دەرچوونی کاندیدەکانی نەدەکرد پەرلەمانیان پەخست و حکوومەتیان ئیفلیج کرد لە ئێستاشدا و لە سای ڕێکەوتنە سیاسیەکان ڕکابەری و ململانەیە لەسەر پۆستەکان نەماوە بە بڕوای چاودێرانیش بەما ڕەوشی سیاسی هەرێم چەندین قۆناغ بەرەو دواوە پاشەکشە دەکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.